کاروانی ئۆتۆمبیلەکانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو هێرێمە وێڕای تاوانەکردن و پشتگوێخستنی چەندین پرۆژەی ساڵانی پێشووتر بەردی بناغی تەنگی سید محەممەدی لەسەر ڕووباری سیرواندانە. هاوڵاتیانی سنوورەکەش دەڵێن ئەمە بۆ شانزەی سێ و دوایەوە جێدەیەڵن. چۆنە تا ئێستا سێجار بۆ تەنگی سید محەممەد دەرچووە هەر سێجارەکە پارەکەی حەبەردوش کراوە خوراوە لە بینی مەسوولە. ئیتر ئایا مەسوولەکان چێن نازانین. ئەمە ئەگەر دای بنێن پێتان وانە ئەمە بابەتەکە بۆ شانزەی سێ. وەڵڵاهی ئەمە بابەتێکە بەس بۆ شانزەی سێ و دڵی منتیقەیە هەڵەبجە و سنوورەکەی پێخۆشکەن وڵەن شتێکی وا هەیە لە دوای شانزەی سێ بەردێکە خەنە سەری هەداوەکو شانزەی سی ساڵی ئایندەیەتەوە. یا قسێکە زۆر بێئومێدی پێوە دیار بوو. لە چەندەوە تقریبا 25 ساڵی ئەمە هەراوە بێئومێدین بە بۆنی ئەم تەنگی پردی تەنگی سید محەممەد. یعنی معقول نییە سێجار پرۆژەیەک دەرچێک و پارەکەی دیار نامێنێ بخورێت. پێتان وایە کە بەستەنیا بردی بناغەکە داهاتێت و دواتر خوا حافیزی لێ هەر ئەوەیە تاکید بەوەی هەر ئەوەیە بەردی بناغەکە تا بەیانێ دوو بەیانی نەفەر نابێنی لێ هیچکات. لە ڕووی جادەوبانیشەوە جا داواکارین ئەم جادە قیر بکرێ. ئەساسی هەموو شتێ ئەم جادە قیر بکرێ. جادە و ڕێگەوبانی وەڵی ئیستا تۆزێ باشە بەس ماوەی لەمە پێش هیچ نەبوو. گەشتارێکی زۆر ڕوویە کردە ئەم شوێنەی من گلیان زۆرە کرد. بەپێی زانیاریەکانی پەیام لە ساڵی 2023ەوە بەر لە هاتنی کۆڵن پاوەڵ وەزیری دەرەوە و کاتی ئەمریکا بۆ شارەکە بەردی بناغێ و پرۆژە دانراوە بەڵام پرۆژەکە هەتا ئێستا ڕاگیراوە. ئەو شاخە بەردەمی شاخەکە ڕێک دەربەنی خانە سەدەکەی دەربەنی خانە. وەڵڵاهی تر نازانم پێشتر تقریبا دوو جاری تر لە تەنگی سید محەممەد ئەم بەردی بناغە دانراوە بەڵام دیارەی تر نازانم بەهۆی نەبوونی بووجەوە بووە بەهۆی گرفتی سنوورەکەەوە بووە یا هەر شتێ بووە ڕەفز کراوی شەڵا ئەمیان وێدەوارم بچێتە باری جێبەجێکردن و سوودیا بێ بۆ سنوورەکەمان. پردی تەنگی سید محەممەد زیاتر لە 26 ملیار دیناری بۆ دیاری کراوە بڕیارە لە 2 ساڵ و نیودا تەواو بێت. درێژی پردەکە 690 مەترە و ئەگەر تەواو بکرێت و وەک بەشێک لە پرۆژەکان بێکردار دەرنەچێت هەڵەبجا لە ناوچەی نەورۆڵیەوە بە ئیدارەی گەرمیان دەبەستێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.